بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕوانگە سڵاوم کاتتان باش. خۆشەویستان، ناڕەزایەتیەکان لە شارەکانی ئێران و هۆکار و دەستکەوتەکان و هەروەها دەوری ژنان لە ئەم ناڕەزایەتیانە تەوەری بەرنامەی ئەم جارەی ڕوانگەیە لەگەڵ هەوڕێی گەلاوێژ ڕۆستەمی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە کە هیوادارم جێگای سەرنجی ئێوەی خۆشەویست بێت. هاوڕێی گەلاوێژ زۆر بەخێر بێن و سپاس کە کاتی خۆتان نایە اختیار بەرنامەی ڕوانگە. زۆر سپاس، منی سڵاوم هەیە بۆ ئێوە هاوکارانی تەلەڤیزیۆن و هەروەها بۆ گشت بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بەخێر بێت. هاوڕێی گەلاوێژ پێم خۆشە وەکو یەکەم پرسیار بپرسم هەڵسەنگاندنتان لەسەر ناڕەزایەتیەکانی ئەم دوایانەی خەڵکی شارەکانی ئێران چییە؟ لە ڕاستیدا گەرچی ناڕەزایەتیەکانی ئەم دوایە لە ئێران بەهۆی گرانێکی سەرسام ئاوەر و هەژارێکی یەکجا زۆر و بێکاری بێداد هاتە ئاراوە، بەڵام ئێمە ئەوە هەموو هۆیەکەی نەبوو. ئێمە دەتوانین بڵین کە ئەم ناڕەزایەتیانی ئەم دوایە لە ئێران هەر ئیدامەدانی ناڕەزایەتیەکانی خەباتی کرێکاران و معەلیمان و خانەنشینان و لە دەستچۆکان لە ماوەی 10 ساڵی ڕابردوودایە. گەرچی ئەمجار بەچڕوپڕی تر بوو و لە ساڵی 96 و 98ش ئێمە ئێترازاتی لە چشنەمان دیتووە کە بەداخەوە بە شێوەیەکی واشیانە سەرکوت کران و قەتڵ عام کران و بەڵام نانتوانی ئەم ئێترازاتە بخەوێنن و ئەم جارە سەری هەڵداوەتەوە. فشاری ژیان، بێکاری و گرانی بەڕاستی کاردی گەیاندەتە هێزقانی خەڵکە بۆی زەحمەتە کە نەفەسش بچێشێ لە وەزیەتی ئێستادا لە شەرایطێکدا کە سەرەتاییترین پێداویستەکانی ژیان بە 100 بەرابەر گرانبوونە و دەست ناکەون و خەڵک توانایی کڕینی ئەوانەی نییە، ئیتر خەڵک ناچارە کە بڕژێتە خیابانەکان. ئێستا چاڵێکی قیمەتی یەک شانە هێلکە لە بازارەکانی تەرەفرۆشی 61,000 تمەنە، لە سوپێرمارکێتەکان و لە دوکانە چکۆلەکان بینی 70 تا 80,000 تمەنە. ئەمە لە کاتێکدایە کە حەقدەستی کرێکار زۆر لە خوارەوەیە. بە 6-7 میلیۆن چۆن کرێکارێک دەتوانێت خانەوادەی بەخێوکە، کرێی ماڵ بدە، ئاب و بەرق بدە، هەروە بتوانێت ژیانی خۆی تامین بکە. ئێمە دەتوانین بڵێن کە جمهوری ئیسلامی هەر لە سەرەتای پێکاتنیەوە هەر لە نێو قەیرانی ئابووری و سیاسیدا پەلەقاژێ کردو. ئێستا کۆماری ئیسلامی تووشی قەیرانێکی یەکجار گەورەتر بووتەوە، هەم لە ناو کۆمەڵگادا، هەم لە دەرەوەی ئێراندا، یان لە سەطحی جیهانیدا. کۆماری ئیسلامی هەنادەی نەفتی کە مەسەلەن جاران بۆ چینی دەیتوانی پوڵێکی زۆرشی وەردەگرت، ئەو پوڵی سەرفی هێزە سەرکوتگەرەکانی خۆی و بڵند پەروازەکانی خۆی لە لوبنان و سووریە و یەمەن و عێراق و لە وڵاتانی دەوروبەر دەکرد، بۆەوەی کە بەناوەیەک بتوانێت قەدەر قودرەتی خۆی نیشاندا. دەوڵەتی کۆماری ئیسلامی ئێستا بەرجامیش بە سەرنجام نەگەیشتووە، پس ناتوانێت واردات و سادرات ئاسایی کاتەوە ئەو پوڵە کەڵانەی کە ئێستا لە دەرەوە دەستی بەسەرداگیراوە خەوتووە بەدەستی بێنێتەوە بەکاری دەبێتەوە. گەرچی ئەگەر ئەمانش بکرێ پارەی سەروەت و سامانی ئێران هیچ لە خزمەت کۆمەڵگادا نییە، بەکو لە خزمەت هێزە سەرکوتگەرەکانی خۆی لە ژێر کۆنترۆڵی سوپای پاسداران و دەستەیەک سەرمایه‌دار و بەیتی ڕەهبەریدایە. ئەوان تەواو سەروەت و سامانی کۆمەڵگای ئێرانیان فقط بۆ سەرکوتی خەڵک و بۆەوە کە دەسەڵاتی خۆیان ڕابگرن، بۆەوە کە بتوانن تەمەنی نەنگینی خۆیان درێژکەنەوە بۆەوە بەکارهێناوە. هەر بۆ مەبەستەش دەستێوە دەدەن لە وڵاتانی دەوروبەر
بۆەوە کە ئاحزاب و ڕێکخراوەی لە چەشنی خۆیان بەکاربێنن لە ئەنسارڵڵا و لە مجاهدین و لە لوبناان و لە یارمەتی حوسەکان لە یەمەن و حشتی شعبی لە عێراق و هەروەها بەشار ئەسەد لە سووریا فقط بەوەی کە بتوانێت قدرەتی خۆی نیشان بدە لە منطقەدا کە بڵێ ئەمە دەوڵەتێکی سەقامگیرم لە بواری سیاسیەوە لە باری ئیقتصادیەوە لە باری نیزامیەوە لە کاتێک ئەمە لە کاتێکدایە کە تەواو ئەم خەرجە کەڵانەی بە میلیارد کە سەرفی سەرکوتی خەڵک لە ناوخۆ و لە دەرەوەی ئێران دەیکا ئەم پارەیە لە سفرەی بێڕەونەقی خەڵکی دزیوە کرێکارێک لە ئێراندا نزیکەی بە حەوت مانگ 8 مانگ جارێک حەقدەستەکەی کە چەند بەرابەر لەژێ هێڵی هەژاریدایە پێی نادرێ چەندین کرێکارێمە لە خەبەرەکان میستوانە بەهۆی ئەوە کە حەقدەستەکەی پێنەدراوە ناتوانێت ماڵ و منداڵەکەی بەخێوکە ناتوانێت کری ماڵدا خۆی کوشتووە خۆی هەڵدێراوە لە وڵاتێکدا کە ئەو پەڕی بەدبەختی و موسیبەت دەست یەخەی خەڵکی گرتووە لە فەسادەوە دەڵێ لە دزیەوە لە دزی سەرانی دەوڵەتەوە دەڵێ لە گرانیەوە دەڵێ لە بڵاوکردنەوەی احتیاط لە سەدێکی وەسیدا کە ئێستا بە چەندین میلیۆن خەڵکی ئێران بەتایبەت جوانەکان لەبینی 20 تا 35 ساڵ هەتا بگرە ڕێژەی تەمەنیش هاتۆتە خوارەوە لە ژێر 15 ساڵش پەنایان بێتە بۆ احتیاط ئەمانە هەمووی بەرهەمی سیاسەتی سەرکوتگەرانەی کۆماری ئیسلامیە و هەروەها ژنان چاولێکینە ژنان لە ئێراندا جزوی یعنی بێبەشترین و هەژارترین قشری کۆمەلگانە و هەروەها ژنان هەر لە سەرەتای هاتە سەرکاری کۆماری ئیسلامیەوە کەوتونەتە ژێر گەورەترین گۆشار و سەرکوت و گرتن و زیندانکردن بە بیانووی ئەوەی کە حجاب ڕایان ناکەن هەمووی ئەم ناڕازایەتیانە هەمووی ئەو وەزعیەتە دەستی داوەتە دەستی یەک کە خەڵکی تر وەجیان هاتووە لەلایەکی تریشەوە ئەگەر کۆماری ئیسلامی تا ئێستا توانیویتی بە فریوی خەڵک بە ئیسلاحات بە هێنانە مەیدانی زەرانی ئیسلاح تەڵەب و ئەوانە توانیویتی خەڵک فری بدە و خەڵک بنێرێتەوە خیابانەکان بەڵام ئەم جارە کۆماری ئیسلامی ناتوانێت ئەو کارە بکەن ئەگەر لە ساڵی 1970 خەڵکێکی بە میلیۆنها خەڵک هاتنە خیابان و دەیان کوت ڕێی من کووە و کەوتنە شوێنی ئیسلاح تەڵەبەکان فری ئەوانیان خوارد و گەرچی هەر ئیسلاح تەڵەبەکانیش ئەم ناڕەزایەتیش بە خاک و خوێن چێشرا و بە دەیان کەسیان لێ کوژرا و زیندانی کرا بەڵام ئەم جارە خەڵک نەتەنیا خاستەکانی و داواکارەکانی اقتصادیە بەکو سیاسیشە خەڵک ئێستا لە تەواو ڕێپێوانەکاندا ئەکسابەکاندا قەتنامەی باڵا بڵند دەنووسێت داوای حەقدەستی زیادبوونی حەقدەست دەکەن داوای بەرابەری حەقدەست بۆ ئەوەی کە لەسەر کارە و بێکار دەکەن داوای ئازادی زیندانیانی سیاسی دەکەن داوای ئازادی معلیمانی دەست بەسەر داگیرکراودا دەکەن هەمووی ئەوانە ینی ئەوە نیشان دەدە کە کۆمەلگای ئێران تەوەهومی بە هێزەکانی بە جۆراجۆری دەوڵەت بە ئیسلاح تەڵەبەکان بە لیبراڵەکان ڕژاوە خەڵک بەوە گەیشتووە کەیتر بۆ خۆیان دەبێت بەدەست خۆیان لە کەفی خیابان حەقی خۆیان بەدەست بێنن و ئەمەش یعنی تایبەتمەندێکی ئەم دەورەی سەرهەڵدانی سەرجەم سەرهەڵدانەکانی ئێرانە بە تایبەت ناڕەزایەتی مامۆستایان و بازنشستەکان مامۆستایان بەشی ڕووناکبیری کۆمەلگانە مامۆستایان توانیویانە دەور و نەخشێکی زۆریان هەبێت لە وەڕێخستنی ئەم ناڕەزایەتیانە هەروەها شۆڕای هەماهەنگی
ڕێکخراوەکانی سنفی زۆرا زۆران پێکێناوە کە ئەم شۆڕایە توانیوێتی ڕەهبەری ئەم ئێعترازات و مبارزاتە بکە. لە 25 جۆزەرداندا کە بە فەراخانی ئەم شۆڕایە زیاتر لە 100 شار لە ئێران یعنی تەزاوراتی لێکرا و مامۆستایان لە تەواو ئەم خۆپێشانداناندا شعاری ئازادی معلیمانی دەستگیرکراوی دەدا، شعاری ئازادی زیندانیانی سیاسیەدا لە زۆر جێگایان حتا ئەم شعارانە ئەوەندە ڕادیکال بوونەتەوە کە سەرجەم دەسەر دەوڵەتی برێتە ژێر پرسیار لە زۆر جێگایان کە شعاری دش بە خامنەیی دراوە، دش بە ڕئیسی دراوە. ئەمانە ینی لێکدانەوەی من یان تێگەیشتنی من لەو ئێعترازاتانەی دوایی کە ئیدامەدەری ئێعتسابات و ئێعترازاتی 10 ساڵی ڕابردوو بە کرێکارانی هەفتەپە و کرێکارانی نەوت و پێترۆشیمی و مامۆستایان و بازنشستەکان و ماڵباختەکانە کە ئەمە توانیوێتی هاوسەنگی لە کۆمەلگادا بە قازانجی کۆمەلگا بە قازانجی خەڵکی فەقیر و هەژار بگۆڕێ. ئەمە خۆی دڵخۆشکەرە. من پێم وایە کە ئەم ناڕەزایەتیە یعنی زیاتر هیوای بەخشیوە بە خەڵکی کرێکار و زەحمەتکێش بە مامۆستایان بە ژنان کە بتوانن بۆ خۆیان بۆ هەنگاوی زیاتر بۆەوەی کە دەستکەوتەکانیان بەسەر کۆمەلگادا بەسەر ئێراندا بسەپێنن و بۆەوەی کە ژیانەشی باشتر مسۆگەرکەم بەدەست بێنن. هەموو ئەو ئەمانە ینی دەستکەوتایەکە کە لەم ناڕەزایەتانەی ئێستادا دەتوانین ببینین. سەرجەم ئەگە بە کورتی بڵام ئەم ناڕەزایەتی ئێستا گەرچی پێداویستەکانی خواستەکانی سینفیە بەڵام هەمووی ئەوە نییە، بەشێک لە خواستەکانی بەشێک لە شعارەکانیان سیاسیە، کۆمەڵایەتیە کە کولی دەم دەستگای کۆماری ئیسلامی کردۆتە ئامانج. ئەمەش ینی دڵخۆشکەرە بۆ ئەوەی کە کۆمەلگای ئێران بتوانێت هەنگاوێک چۆتە بەرەوە بۆ کە هەنگاوی زیاتر هەڵگرێ بۆەوە کە کاری خۆی یەکسەرە کاتەوە لەگەڵ کۆماری ئیسلامی. بەڵێ لە درێژەی قسەکاندا کە باسی کۆبوونەوەی مامۆستایان و معلمانتان کرد، من پێم خۆشە پرسم تا چەند توانیوێتی بەرەو شارەکانی ئێران پەرە بسێنێ ئەم ناڕەزایەتیانە و ببێت بە خاڵێکی هاوبەش بۆ خواستەکانی خەڵکیش. لە ڕاستیدا گەرچی ئەم ناڕەزایەتیە ڕێکخراو بوو سازمان درابوو ئەوە تا ئەندازەیەکی زۆر دەتوانم بڵم وەسیع بوو لە تاو ئێران بە پێی خەبەرەکان کە مەسەن دەبیسرێ جاری وا بۆ کە زیاتر لە 600 شار و شارۆچکەی گرتوتە بەر، بەڵام نەک بەڕادەی پێویست. بۆ نمونە دەتوانین بڵێن لە کوردستان فقط چەند شارێک سەقز و مەریوان و سنە و دیواندەرە و کرماشان تا ئەندازەیەکیش شاری بۆکان ینی هەمبەستگیان نیشاندا، هاوپشتیان نیشانداوە هاتنە شەقامەکان. بەڵام لە زۆربەی شارەکانی تری کوردستان بەم جۆرە نەبوو، نەتەنیا هەر لە کوردستان باکو لە ئازەربایجانی غەربی کە مەسەڵەن بە تایبەت تەورێز و ئازەربایجانی غەربی بە تۆری کولی ئەم ناڕەزایەتیە بەرچاو نەبوو. یعنی ئەمە بۆشاییەکە، ئەمە خاڵێکی لاوازی ئەم ناڕەزایەتی و ئەم ئاخێزەی ئەم دەورەیە. گەرچی ئەم ئاخێزە تەنیا خواست و ویستی کرێکاران و مامۆستایان و بازنشستەکان نییە، باکو ئەمە دەتوانێت دابینکەری خواستی تەواو چین و تۆژەکانی کۆمەلگا بێت.
لە تەواو نەتەوەکانەوە کەمایەتی نەتەوەیەکانەوە لە کورد و تورک و فارس و بەلوچ و عەرەب و هەمووی ئەمانە یعنی دەتوانێت خواستی ئەوانش بێ و بۆیە ئەم ئێعترازاتە یعنی چاوەڕوان دەکرێت کە پشتیوانی گشتی و هەمەلایەنەی لە سەرتاسەری ئێران لێ بکرێت چون خواستی ئەمانە خواستی گشتیە و ئەمە دەردێکی مشتەرەکە دەردێکی هاوبەشە جیاجیا چارەسەر ناکرێت مامۆستایان بە تەنیا ناتوانن خواستەکانی خۆیان بەدەست بێنن هەروە کرێکارانش ئەگەر بۆەوەی کە سەرکەوتوو بن بتوان خواستەکانی خۆیان بە سەردەوڵەت داسەپێنن دەبێت تەواو قشرەکانی دیکەی کۆمەڵگا ئەز جملە هاوچینەکانی خۆیان نیوەی کۆمەلگا کە ژنانی کرێکار و زەحمەتکێشن ئەوانە ڕێک بخەن ئەوانە بتوانن بچێشنە مەیدانی اعتصابات و اعترازات و تەزاورات و خیابانەکان بۆی کە بتوانن فشار بخەنە سەر دەوڵەت بە بەشێک لە خواستەکانی خۆیان بگەن و پاشتەکشە بە دەوڵەت بکەن مادام کە ئەم ئێعترازاتە سەراسەری نەبێتەوە هەموو چین و تۆژەکانی چاوساوی ئێران و کوردستان پشتیوانی لێنەکە بە بڕوای من دەوڵەتی کۆماری ئیسلامی ئەوەندەی تەجروبە هەیە کە بە ئاسانی پاشەکشە نەکە دەوڵەتی جمهوری ئیسلامی کاتێک دەتوانێت پاشەکشە بکە کە لەگەڵ ئێعترازی میلیۆنها کرێکار و زەحمەتکێش لە سەرتاسەری ئێران و کوردستان بەرەوڕوو بێ بێگومان ئەو وەختە دەتوانێت پاشەکشە بکە ئەم جارە خاڵە لاوازەکانی جمهوری ئیسلامیش بدۆزرێتەوە بۆی کە خەڵکی ناڕازی ئێران کە یعنی ناڕەزایەتی و ئاگری ڕق و تووڕەیی لێیان دەبارێ لە هەموو چین و توێژەکاندا بتوانێت کاری خۆیان یەکسەرەکەنەوە لەگەڵ کۆماری ئیسلامی پس بە کورتی بڵام کە بۆ جۆری پێویست ئەم ئێعترازات و خۆپێشاندان و ئێتساباتی مامۆستایان و کرێکاران لە دوایانەدا بۆ جۆری پێویست لە تەواو شارەکانی ئێران پشتیوانی لێ نەکرا گەرچی پشتیوانی زۆری لێکرا بەڵام ئەمە کافی نەبوو بۆیە هیوادارین کە لە دەوری داهاتوو تەواو شارەکانی تری ئێران خۆیان ئامادە بکەن بۆەوەی کە بتوانن بە هاوخەباتی و یەکگرتوویی و هاوپشتی داخوازەکانی خۆیان داسەپێنن لەسەر کۆماری ئیسلامیدا واروە پاشەکشە بکەن بە کۆماری ئیسلامیدا بۆەوەی کە بتوانن کاری گەورەتر بکەن لە ئایندەیەکی نزیکدا. ئەو هیوایە هاوڕێگە لە ژنان بەشێکی بەرچاو لە جەماوەڕی تووڕە و ناڕازی پێکدێن هۆکاری ئەم ڕادە لە بەشداری ژنان چییە؟ لە ڕاستیدا ژنانی ئێران لە ماوەی 44 ساڵ حاکمیەتی نەگریسی کۆماری ئیسلامیدا هەمیشە لەژێر گۆشار و لەژێر سەرکوت و خەفەقان و تەحقیر و تەبعیز و هەڵاواردن و سەرکوتدا بوون ژنانی ئێران یعنی ئەوەڵین قشرێک بووە کە کەوتۆتە بەر ئامانجی سەرکوتی کۆماری ئیسلامی ئێران هەر لە سەرەتای پێکهاتنی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی هەر لە ئەوەڵی 8 مارسی 1357دا کۆماری ئیسلامی حملەی کرد بە ژنان وتی ئەشێ ڕووسەری لەسەر بکەن ئەشێ پاشەکشە بکەن و ژنانیش لە 8 مارسدا جوابێکی دیارە توندیان داوە بە کۆماری ئیسلامی و مشتێک کوتایان بە دەرمیا ئەوان وتیان نەڕووسەری نەتووسەری ئینقلابمان نەکردو کە بگەڕینەوە بە دواوە کەوا بوو ژنانی دەوڵەتی کۆماری ئیسلامی یەکێک لە کۆڵەکەکانی ئەسلی کە لەسەری دامەزراوە دژایەتی لە دژی ژنانە و سواربوونی مەوجی خۆرافە و پیاوسالاری بۆەوەی کە بتوانێت تەفرقە بخاتە نێو کۆمەلگا وانی بەتایبەت نێوچینی کرێکار و فەقیر و هەژار
و ژنان جیا کاتەوە لە نیوەی کۆمەلگا و تا ئەندازەیەک گەرچی توانیویتی ژنانێکی زۆر بخاتەوە کونجی ماڵەوە زیاتر لە 86% لە ژنانی ئێران بێکارن بەڵام هیچ کات نەیتوانیوە کە دەنگ و ئاعترازی ژنانی ئێران و کوردستان بێدەنگکە ژنان لە ماوەی 44 ساڵدا هەموو کاتێ بە سیاسەتەکانی سەرکوتگەری کۆماری ئیسلامی بە سیاسەتی هەڵاواردن تەبعیض تەحقیر تند و تیژی لە کۆمەلگادا بە قانونەکانی دەوڵەت هەروە لە نێو خانەوادەدا ئێعترازیان کردووە و ئەم تەزاوڕاتانەی دواییش هەتا لە ماوەی چەند ساڵی ڕابردووشدا ئێمە شاهیدی ئەوە بووین کە خانەوادەی کرێکارانی هەفتەبەش ژنان بەشێکی بە بەشێکی بەرچاو بەشداریان بوو سوخەڕانیان دەکرد هاوپشتی هاوچینەکانی خۆیان بوو و لەم دوایانەشدا ژنانێکی بەرچاو لە ڕێپیاوانەدا لەم حسابات و تەزاوڕاتەدا دەبینین بگرە زۆر جار ژنان سوخەنڕانیش بوونە قەتنامەیان خوێندوتەوە و ژنان بە تۆری گشتی واقعاً بە حەق زۆر تووڕە و بێزارن لەم دەوڵەتە نفرەتێکی وەسیعیان هەیە لەم دەوڵەتە بۆیە ئەوان تا ئەو ڕادە ئاگەیان پەیدا کردووە کە ئیتر ژنان کۆماری ئیسلامی ناتوانێت ژنان خەفەکە و بێدەنگی گیانکە و لە کونجی ماڵدا بیاهێڵێتەوە باکو دەبێ بڕژێنە خیابانەکان دەبێ هاوپشتی هاوچینەکانیان بن ژنانی مامۆستا دەور و نەخشێکی زۆریان هەبووە هەروەکو ژنانی کرێکار لە بتایبەت خانەوادەی کرێکارانی هەفتەپە و فولادی ئاهەن و ئەوانە کە پێشتر باسی لێکراوە و هەموو کەسیش ئاگادارە لە ڕاستیدا ژنان ئاگری ڕق و تووڕەی ژنان وای کردووە کە ژنانی کۆمەلگای کردووە بە یەکێک لە پێشڕەوانی قشری پێشڕەوی خەبات و ئێعترازات و مانگرتنەکانی ئەم دوایانە لە ئێران و لە کوردستان ژنان حەقی خۆیانە کە بڕژێنە خیابانەکان داوای مافی خۆیان بکەن داوای بەرابەری ژن و پیا بکەن بە دژی ئیزدواجی زۆرە ملی کچەکان منداڵەکانیان ئێعتراز بکەن بە دژی قەتڵی ناموسی بە دژی سەرکوتی کۆماری ئیسلامی گەشتی ئێرشاد کە بە نێوی بە خاتری حیجاب خەریکە هەموو ڕۆژێ لە خیابانەکان ژنان دەخاتە ژێر پێلاقە و سەرکوت و تون و تیژی و دەست بە سەریان دەکەن کەمتر ژن هەیە لە ئێران کە دۆسەیەکی قەزایی نەبێ بە خاتری ئەوەی کە حجابی بە بەهانەی ئەوەی کە حجابی ڕعایەت نەکردووە ئەمانە هەموو بەهانن بەوەی کە ژنان بێدەنگکەن ژنان سەرکوتکەن بیاخەنە کونجی ماڵەوە بەڵام ژنانی ئێران زۆر لەوە ئاگاتر و وشیاترن کە بترسێن لە هەڕەشە و گوڕەشە و لە فشار و تند و تیژی گۆشارەکانی کۆماری ئیسلامی هەر تازگی لایحەیەکیان پێشنهاد کردو بە مەجلیسی دەوڵەتی ئیبراهیمی ڕەیسی ئەم جەلادە سەرکوتگەرە کە بۆ خۆی یەکێک لە قاتڵانی گەورەی زیندانەکانی سیاسی لە دەهەی 60 دابووە هەر تاکو ئێستاش بگرە لایحەیەکیان تەسیب کردو کە هێزەکانی ئەو باش و بەسیج و گەشتی ئێرشاد بتوانن استفادە لە سەلاحی گەرم بکەن بۆەوە کە لەگەڵ بەدحیجابی لە ئێراندا بەربەرەکانی بکەن یعنی ئاتەش بە اختیاری مەسەرەن جەماعەتێک چەق و چێش و ئەو باش کە خستە بیخەنە گیان و ژیانی کۆمەلگا بەتایبەت ژنانی کۆمەلگا ژنانی ئێرانیش بەڕاستی وشیارن لەم بابەتەوە نە هەڕەشا نەگرتن نە زیندان نەکوشتن تا ئێستا لە ماوەی 44 ساڵدا نەیتوانیوە دەنگی ئێعتراز و بانگەوازی خەبات و تێکۆشانی ئەوان
کپکە بەڵکو ڕۆژ لە ڕۆژ زیاتر دەنگی خۆیان هەڵبریوە زیاتر هاتوونەتە مەدانەکانی مبارزە و تەزاورات هیچ تەزاوراتێک و خۆ پێشاندانێک و ئەتسابێک نییە کە جێگە و پێگەی ژنانی لێ دیار نەبێ کە ژنانێکی زۆر تێدا بەشداری نەکە ئەوەی کە ژنان ئێستا بە شێوەیەکی وەسیعتر لە هەموو ڕێپیاوانەکان و ئتسابەکاندا بەشداری دەکەن بەڕاستی نیشانەی ڕق و تووڕەیی کە لە ماوەی 4 ساڵدا کۆیان کردەوە ئێستا خەریکە ئەتەقێتەوە بەسەر کۆماری ئیسلامیدا کە ئەمەش خۆی دڵخۆشکەرە ئەمەش دەتوانێت یەکێک لە زامنەکانی سەرکەوتووی ئێعترازات و مبارزاتی ئێستا و داهاتووی خەڵکی ناڕازی خەڵکی چاوساوە مامۆستایان و کرێکاران و بە گشتی تۆژەکانی تری چاوساوە لە ئێران بێ مادام کە ژنان لە مەیدانا بن ئیتر بەمانایەوەیە کە کولی کۆمەڵگە بەرەنگار دەبێتەوە لەگەڵ کۆماری ئیسلامی ئەمەش کۆماری ئیسلامیش هەر لەوە دەترسێ بۆیە هەر کارێک دێکە بۆی کە ژنان سەرکوتکە و بێدەنگیان کە و بیانێرتە ماڵەکانەوە بۆکە هاسانتر بتوانێت ئەم نیمەکەی تری کۆمەڵگا کە پیاوانی کرێکار و زەحمەت چێش و ماوەستایان و تۆژەکانی ترن سەرکوتیان کە کە بێگومان کۆماری ئیسلامی خەیاڵی خاوە و خەڵکی ئاگا و شیاری ئێران و بەتایبەت ژنان مەدان چۆڵناکەن بۆ کۆماری ئیسلامی بەڵکو بە خەباتی یەکگرتووی خۆیان پاشەکشە دەکەن بە کۆماری ئیسلامی و دەتوانن دەستکەوتی زیاتر بۆ خۆیان دەستە بەرکەن ڕژیم لە بەرامبەر ئەم ناڕەزایەتیانە چ کاردانەوەیەکی بوو پێتان وایە بۆچی بەم شێوەیە دەجوڵێتەوە ئەم کاردانەوەی کە لەم دەورەشدا کۆماری ئیسلامی لە بەرامبەر ئەم ناڕەزایەتیانەدا نیشانیدا جگە لە سەرکوتو لە گرتن و لە هەڕەشە شتێکی زیاتر نەبوو یعنی ئەمە کۆماری ئیسلامی فقط بەس لە ماوە 4 ساڵدا فقط بە سەرکوتو زیندان و ئێدام و ئەشکەنجە و هەڕەشە توانیویتی دەسەڵاتی خۆی تاکو ئێستا ڕابگرێ کە بە بڕای من زیاتر لەوەی کە چاوەڕانش دەکرا کۆماری ئیسلامی لە دەسەڵات داماوەتەوە ئەم کاردانەوەی کە ئێستا بوو کوتوان جگە لە سەرکوتو و لە زیندان و هەڕەشە شتێکی تر نەبوو هەر لەم ناڕەزایەتیانەی یعنی ئەم دوایانەی مامۆستایان و کرێکاران و خەڵکی ناڕازی لە ئێران بە پێی هەواڵەکان کە دەبیسترێ زیاتر لە 600 فعالی مەدەنی لە مامۆستایان و فعالینی مەدەنی لە ژن لە پیاوە دەست بەسەر کراوە لانی کەم 6 کەس لەو ناڕەزایەتیانەدا کوژراوە و هەروەها بۆ بەشێکی زۆر لە ماوەستایانە خەریکە سەناریۆی جال دروست دەکات سەناریۆی ئەمنیەتی و جاسووسیان بۆ دروست دەکات کە سەناریۆیەکی سوتاوە کە بڕوای من ئەم سەناریۆیانە ئەو کاتکە بۆ فعالینی کارگەری لە هەفتە درستی کرد و هەروەها ئیفشا بوو خەڵک باوەڕی پێ نەکرد ئەمەش بە دەوڵەتی ئیسلامی ئێران ناتوانێت ئەمە بە دەرخواردی میدیا و کۆمەلگا بدە کە ئەمانە ئەمنیەتی کۆمەلگایان ئێرانیان خستوتە خەتەر مامۆستایە کە خواستی ئەو چییە؟ خواستی ئەوە کە مەسەن دەرس خوێندن ڕایگان بێ مەجانی بێ بۆ منداڵان بۆی کە منداڵانێکی زۆرتر منداڵانی فەقیر و هەژار لە زیاتیەوەی کە بچن زبر کۆکەنەوە لە باکیەوەی کە بچن کارتۆن خاوی بکەن یعنی ببن بە قوربانی مافیای ئیحتیاد و سێکس لە خیابانەکاندا بچن لە مەکتەبەکان دەرس بخوێن و بۆکە بتوانن لە داهاتوودا ئینسانهایەکی بەکەڵک بن داهاتوو دروستکەن لە ئێراندا
ئەمە هیچ لە خواستەکانیانە. خواستەکانی تریان ئەوەی کە تەبەقەبەندی شغل بێکە، مەسەڵەن هەر کەسە بە پێی ئەوە کە شغلی چی بۆ بەقە تەجروبەی چی بۆ حقوقی پێ بدرێت. یەکێک لە خواستەکانی تریان یەکسانکردنی حەقدەستی شاغڵ و بێکاری، یعنی ئەو کەسانی کە بێکارن یا بازنشست کراون یا کەسانی کە ئێستا کارن بە پێی ئەو تەوەڕوم و ئەو گرانی سەرسام ئاوەڕێ کە هەیە بەشێکی زۆر لە کۆمەلگا هاتۆتە ژێر هێڵی فەقر. بە پێی خودی خەبەرەکانی مثلا ڕسمی و غەیری ڕسمی ئێران زیاتر لە 70 میلیۆن لە خەڵکی ئێران لە ژێر هێڵی هەژاریدا دەژین. ئەم ناڕازایەتیانی ئێستا اعتراضە بەم وەزعیەتە نالەبارە، بەم وەزعیەتە کە ژیان و گیانی کۆمەلگای ئێرانی خسۆتە مەترسیەوە. ئەم فەقیری و هەژاری کە ئێمە بە وشە دەیڵێن وەختێک کرێکارێک کە بێکار دەبێ، یعنی نان ئاوەری ماڵەکە ناتوانێت نانێک بێنێتەوە بۆ سەرسفرەی ماڵە منداڵەکەی. نەتیجەی ئەوە دەبێتە چی؟ نەتیجەی ئەوە دەبێتە ژیانیان بە تەبادە چێشریە، منداڵەکەی ناتوانێت بباتە بنێرە بۆ مەکتەب، نەخۆش بێن ناتوانێت بیبە بۆ دکتۆر، یعنی ژیانێکە ئیدامەدانی ئەوە غێری ممکنە. ئەسەن نەفەس کێشان لە وەزعیەتەدا بۆ خەڵکی فەقیر و هەژار غێری ممکن بووە. ناڕازایەتی مامۆستایان و خەڵکی ناڕازی بەگشتی بەتایبەت کرێکاران و مامۆستایان بە وەزعیەتە دژە ئینسانیە، بەم بەدبەختی و گرانی و بێکاریە کە دەوڵەتی کۆماری ئیسلامیش باش دەزانێت لەوە دەترسیە کە ئەم جارە خەڵکی ئێران بەتایبەت کرێکاران و مامۆستایان و خانە نشینەکان ئیتر تەوهومیان نییە بە وعدە وائیدەکانی کۆماری ئیسلامی، ئیتر بە ئاسانی بێدەنگ نابن و ناسنەوە ماڵەدا نانیشن. هەر لە ترسی ئەوەی کە ئەم ئێترازاتە زۆر وەسیل نەبێتەوە، زۆر بەربڵاو نەبێتەوە، هەموو کۆمەلگای ئێران نەڕژێنە خیابان، دەستی گرتووە بە گرتن و زیندانیکردنی هەڵسوراوانی ئەم ئێترازاتە، هەڵسوراوانی مامۆستایان لە ژن و لە پیاوەوە. دەترسێ بۆیە هەروەکو هەمیشە دەستی کردووە بە گرتن و زیندانیکردن و سەرکوتی ئەم ئێترازاتە. بەڵام تاکو ئێستاکە لە ماوەی 44 ساڵدا نەگرتن، نەکوشتن، نە ئێعدام، نە زیندان نەیتوانی دەنگی ئێترازی خەڵک لە ئێران بەگشتی و بەتایبەت کرێکاران و مامۆستایان و ژنان کە بکە. بڕوایە من ئەم جارەش ئەم سەرکوتکردنی ئەم ئێترازات و ئاخێزە ئێساش ناتوانێت کۆماری ئیسلامی ئێران نەجاتدا لە ژێر شەپۆلی ئاگری نفرەت و بێزاری و ڕق و تووڕەیی خەڵک نسبەت بە کۆماری ئیسلامی. خەڵک ئەم جارە زۆر تووڕەتر لە جاران، زۆر ڕێکخراوتر لە جاران هاتوونەتە مەیدان و کۆماری ئیسلامیشەوە دەزانێت. بۆیە وەکو هەمیشە تەنیا ئەسلحەیەکە بەدەستی وەیە سەرکوتە، بۆیە ئیتر سیاسەتەکانی درۆ و وعدەی درۆ و ئیسلاح تەڵەبی ئەوانە ئیتر نایخواتەوە. خەڵک باوەڕی بە کۆماری ئیسلامی بە ئیسلاح تەڵەب نەماوە، خەڵک باوەڕی بە مەسهەب و خۆرافە و بەمانە نەماوە. دەوڵەتی کۆماری ئیسلامیش ئەوە باش دەزانێت بۆەوە کە تەواو تەقەلای خۆی بەکاردێنێ بۆ سەرکوتی ئەم ئێترازات و ناڕەزایەتی. بەڵام خەڵکی ئێران چاوترسێنی ئەم هەڕەشە و گوڕشانە و گرتن و ببڕانە نابن، بەکو بە شێوەیەکی زۆرتر و ڕێکخراوتر دەڕژێنە خیابانەکە. بەڵێ جاروبەر دەبیستین و دەوتێت کە ئەم چەشە ناڕەزایەتیانە لە ئێران ڕژیم ناڕوخێنێت، کە وایە چ دەستکەوتێکی هەیە؟
دیارە کە وەکو لە پێشتردا ئاماژەمان پێکرد گەرچی ئەم ناڕەزایەتیانە ڕێکخراوترە و سەرتاسەریترە بەڵام نە بەمانای تەواو گەرچی بەم وەزیەتە ئێستا ناکرێ یعنی بڵێ چاوەڕوانی ئەو بکە لە چەند مانگی داهاتوودا کۆماری ئیسلامی حتمما دەڕوخێ بۆەوەی کە هێستا ئەم هێزی میلیۆنی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و چەوساوە نەهاتوونەتە مەیدان. ئەمە بەشێکی بچکە لەم هێزە میلیۆنیە. بەڵام دەستکەوتەکانی ئەم ئاخێزە و ئەم ناڕەزایەتیانە چییە؟ یەک باوەڕ بەخۆی خودی ناڕازیەکان خەڵکی ناڕازی لە ئێران دەباتە سەریە. دوو ڕابەرانی ئەم ناڕەزایەتیە ڕابەرانی خۆشنیە و باوەڕ پێکرای خۆی هەم پەروەردە دەکا هەم دەریان دەخات. سێ ئەم ناڕەزایەتیە دەتوانێت ترس و تەوەهومی کۆمەڵگە بڕژێنە و بتوانێت ڕێگا خۆشکە کە لە داهاتوودا خەڵکێکی زۆرتر بڕژێنە خیابانەکان. ئەم وەزیەتە دەتوانێت کۆمەکە بەوەکە خەڵکی کرێکار و زەحمەتکێش خەڵکی ناڕازی بەگشتی بە تایبەتی مامۆستایانە چینی کرێکار ڕێکخراوتر لە جاران بۆ خواستەکانی خۆیان خەبات بکەن و ئامادەکاری بکەن بۆ هەر حرەکەتێکە قرارە ئەگەر قرارە سبەی یا لە داهاتوودا وەڕێ بخەن. ئەمە کولێک دەستکەوتن بۆ لەم ناڕەزایەتیانە گەرچی کۆماری ئیسلامی بەوەندە ناڕوخێ بەڵام ئەوەی کە حرەکەتی گەورە لە هەنگاوی چکۆڵەوە دەست پێ دەکەن و ئەم هەنگاوی دوایی ئەم ناڕەزایەتی دوایی نەتەنیا هەنگاوێکی چووکە نەبوو بەڵکو هەنگاوێکی زۆر گەورە بوو کە توانی هاوسەنگی بە قازانج و بەرژەوەندی خەڵکی چەوساوە لە ئێران و کوردستان بگۆڕێ کە توانی ترسی خەڵک بڕژێ کە توانی کۆماری ئیسلامی گەرچی تا ئێستا ئەم پێداویستیانەی خاستەکانی ئەترازاتی خەڵکی دابین نەکردووە بەڵام بێگومان بە ئیدامەدان و بە پەرەسەندنی ئەم ناڕەزایەتیە خەڵک دەتوانێت گۆشاری زیاتر بخاتە سەر کۆماری ئیسلامی بۆەوەی کە ئیتر بە ئاسانی ئیجازە نەدەن کە کۆماری ئیسلامی پامانخوازی و بڵند پەروازی خۆی خەرجی ئەمانە لە سەر سفرەی بێڕەونەق و بەنانی وشکی خەڵکی کرێکار و هەژار و چەوساوی ئێران دابین بکە. بۆیە حەق نادرێت، حەق دەبێت بستێنرێت، حەق دەبێت خەڵکی ئێران بەگشتی بەتایبەت کرێکاران و مامۆستایان کێستا مامۆستایانش واقعاً بەشی لە چینی کرێکارن ئەمانش هێزی کار دەفرۆشن بۆەوەی کە حەقدەستێک بەدەستبێن و ژیانی خۆیان بەڕێوەبرن لەلایەکی دیکەشدا خزمەت دەکەن بە پەروەردەی منداڵەکانی ئێمە بە کۆمەلگا. خەڵکی ئەم جارە یەکگرتووتر مۆسەجێمتر دێنە مەیدان ئەمەش چەندین دەستکەوتی تری هەیە باوەڕ بەخۆیان دەچێتە سەرێ هەروەها دەتوانێت پاشەکشەی زۆر بە کۆماری ئیسلامی بکە. ئەمانە هەموو دەستکەوتن گەرچی کافی نین بۆ ڕوخانی کۆماری ئیسلامی بەڵام ئەم ناڕەزایەتیانە بوونی شۆڕشی لێدێن یعنی شۆڕشی ساڵی 1356 لە دژی ڕژیمی پاشایەتی دەخاتە بیر ئەو کەسانێک کە لە تەمەنی ئێمەدا بوون و ئەم شۆڕشیان بینیوە کە ئەمەش دڵخۆشکەرە بەڵام کافی نییە دەبی کاری زیاتری بۆ بکرێت. وەکو دووە هەم پرسیار دەپرسم دەرس و ئەزمموی ئەم ناڕەزایەتیانە چین و چۆن دەڕوات تا بە شێوەیەکی ڕێکخرا و ڕێبەری خۆی بدۆزێتەوە و دەستکەوتی گەورەتریش بەدەستبێنێت. هەروەکو لە قسەکاندا باسم کرد ڕاستی ئەم
پرسیارەی ئاخرەت تا ئەندازەیەک لە پرسیارەکانی تردا جوابم داوەتەوە کە ئەم ئاخێزەی دەستکەوتەکانی ئەم ناڕەزایەتیە گەلێک ئومێدەوار کنندە و گەلێک گرنگن کە دەبێ بیان پارێزین. یەکێک لە دەستکەوتەکانی خۆڕێخستن بووە. دوو ئەوەی کە ئەم ناڕەزایەتیە ڕێبەری هەیە، هەر ئەو شۆڕای هەماهەنگی ڕێکخراوەکانی سنفی معالیمان ئەوە خۆی نمونەیەکیتی. هەروەها ئەم ئێترازاتی ئێستا هەروە یعنی بڵێ بە خاتری بە گرانی بە بێنزین کە مەسان یەکسەر ڕژانە خیابان نییە، بەکو ئامادەکاری بۆ کراوە. ئەمە نیشانەی دەرەجەیەک لە ئاگاهی و ڕێخستنی خەڵکی وشیار و کرێکار و زەحمەتکێش و مامۆستایانە لە ئێران و لە کوردستاندا. ئەمەش دڵخۆشکەرە. بەڵام بۆەوەی کە بتوانێت هەنگاوی زیاتر بنیە، بە بڕوای من دەبێ تەواو ئەم ناڕەزایەتیانە بەرەو ئەوە بڕۆکە ئەتسابێکی سەراسەری لە تەواو ئێران و کوردستان وەڕێ بخان. ئەگەر ئەم ڕێکخراوانەی کرێکاری مامۆستایان بتوانن بە هاوکاری و هاوپشتی و بە یارمەتی یەکتر ئەتسابێکی سەراسەری لە ئێران وەڕێ بخەن، تەواو کارخانەکان و کارگاکان و مترۆکان و تەواو شوێنەکانی تر خەڵکی ناڕازی لە بازنشستەکان و لە ماڵباختەکان و لە بازاڕیان پێیان وەرهەق بن ئەتسابێکی سەرتاسەریکەن. بەڕاستی خاڵی لاوازی دەوڵەت ئەوەیە، ئەو وەختەیە دەتوانێت ئەو دەوڵەتە بشکێ و بڕۆخێ. ئەم دەستکەوتی یەکێ لە دەستکەوتەکانی ئەم ناڕەزایەتیە ئەوەیە کە خەڵک ڕابەرانی ئەم ئێترازاتە ئەم ناڕەزایەتیانە ئامادە دەکا بۆەوەی کە هەنگاوێکی زیاتر بنێن، بۆەوە کە بەرنامە و پلان دابڕێژن بۆکە بتوانن ئەم هێزی میلیۆنی کرێکار و زەحمەتکێش و چاوساوە برژیانە خیابان و تەکلیفی خۆیان لەگە ئەو دەوڵەتە یەکسەرە بکەن و ئەو دەوڵەتی دژی ئینسانی دژی ژنی دژە ژن و دەوڵەتی سەرکوتگەری ئیسلامی ئاپارتایدی جنسی بخەنە زبڵدانی ئیمێژۆ. ئەمەش چاوەڕوان دەکرێت دیارە ئەمە کاری چڕوپەرتری دەوێت، ئەمە بە یەک شەو و دوو شەو ناکرێت، ئەمە بەکاری وشیارانە و ئاگاگەرانە دەکرێت. ئەمە سەرڕایەوە کە دەبێت ئەو کارانە بکرێن و ئەوە زۆر گرنگە کە ڕابەرانی ئەم ناڕەزایەتیانە تاق نەکەونەوە. ئەگەر ئەوان دەکەونە زیندانەکان تەواو خەڵکەکەی دیکە پشتیوانیان لێ بکە، ئەوان لە بەرژەوەندی خەڵکدا ئەترازیان کردوونە چوونە سەر سەکۆکان و سوخەڕانیان کردو بە دژ بۆکە خەڵک ژیانێکی ئاسوودەتری بێ، ژیانێکی شیاوی ئینسانی بێ، حەق دەستەکان بچنە سەرێ، فەقیری لەوە زیاتر نەبێ، خەڵک بتوانێت نانێکی بخۆر و نەمیری لەسەر سفرەی هەبێ، منداڵەکان تووشی بەدبەختی و تووشی فەساد و بێکاری و ئیحتیاد و داوی مافیای سوپای پاساران و ئیحتیاد و بازاری سێکس نەکەوێت. کەوا بوو ئەوە زۆر گرنگە کە وەختێک لە ڕێبەران و لە فعالینی ئەم ناڕەزایەتیانە کەسانی دەکەونە زیندان کۆمەڵگە یارمەتیان بکە، نێڵن خانەوادەکانیان تەنیا بکەونەوە. ئەو وەختەیە کە یعنی باوەڕ بەخۆ ڕوحی بەرز دەتوانێت یعنی هەنگاوی زۆتری خەڵک فعالین هەنگاوی زۆتر بنێن بۆی کە بتوانن ئەتسابێکی سەراسەری وەرە بخەن. ئەوەش بزانین کە واقعاً ئەم ئەتسابات و ئێترازاتە گەرچی ئێستا بەهۆی ئەوەی کە هاوینە و مامۆستایان
مەدرسەکان و دانیشگاکان تعتیل بوونە، بەڵام دەبێت هەر ئێستاوە ئامادەکاری بۆ بکرێ کە لە سەردەمی دەستپێکردنەوەی مەدرسەکان لە پاییزدا بتوانن احتسابات و اعتراضاتێکی وەسیعتر و هاوپشتێکی وەسیعتر لە بینی دانیشتجویان، دانیش ئاموزان، کرێکاران لە هەموو بەشەکانیدا ژنانێکی وەسیع مەیدانی خەباتەوە لەوە زیاتر و هەروەها بتوانن احتساباتێکی وەسیع بەڕێوە بەرن. ئەوەش بڵم کە ئەوم لەبێ ئاماژەی پێ بکەم بەڕاستی بۆی کە ئەم هیچ دەڵان هیچ شۆڕشێک بەبێ بەشداری ژنان سەر ناکەوێ، ئەمە مێژوو سابتی کردووە لەم ئێترازاتێک کە ژنان بە شێوەیەکی بەرچاو بەشداریان کردووە، ئەمە خۆی ترس و لەرزی زۆتر خستنیە و کۆماری ئیسلامی و هەروەها نیروی زیاتر و ئومێدی زیاتری بەخشیوە بە خەڵکی ناڕازی. بەڵام ژنان بۆەوە کە بتوانن لە تەواو پۆتانسیێلە و هێزی خۆیان کەڵوە بگرن برژێنە خیابان، نابێت فەقە ژنانی مامۆستا بە تەنیا بێنە خیابان، بە کۆمە وەزیفەی تەواو ژنانی چەوساوە و زەحمەتکێشی کۆمەڵگەیە، لە شاغڵ و بێکار، لە ژنی خانەدار، لە ژنی تەکسەرپەرست، لە ژنانی پەرستار، لە هەموو قشرەکانی ژن لە کۆمەلگادا. و بۆ ئەوەی کە بتوانین ئەم کارشکەن پێویستە ژنان ڕێکخراوەیەکی سربەخۆیان بێ. ئەم ڕێکخراوە سربەخۆیە نەبۆ مانایە کە فقط دیفاع لە حقوقی ژنانکە، بەکو دیفاع لە حقوقی چینایەتی کۆمەڵگا و هەروەها بە تایبەتیتر لە دژی هەڵاواردن و ستەم و توندتیژی لە دژی ئەلەی ژنان خەبات بکە. بۆکە خاستی ژنان دەگەڵ خاست و مەتارەباتی کرێکارەکان بخاتە یەک. لە زۆرێک لە تەزاواتەکاندا گەرچی جاروبارە بەرابەری ژن و پیاو دەبیسترێ، بەڵام هێستا کافی نییە. دەبێت لە هەموو ئەترازات و مبارزات و قەتنامەکانی هەموو ئاخێزەکاندا، هەموو ناڕەزایەتەکانی کارگەری و معلمی دانیشتوویندا جویاندا دەبێت خاستی یعنی داواکاری بەرابەری ژن و پیاو بکرێت، داوای جیای دین لە دەوڵەت بکرێت، داوای ئەوە بکرێت کە پەروەردە دەبێت بە شێوەیەکی زانستی بێت. ئیدی جێگای ئاخوند و فەقێ و کۆنەپەرستەکان مەکتەب نییە، بەکو ئەوانە دەبچن لە حوزرەکاندا فقط بناڕێنن. هەمووی ئەوانە کاری زۆر ماوەی هێستا بۆەوە کە بتوانێت کۆمەلگا بتوانێت بە شێوەیەکی وەستی خۆی ڕێبخە و کاری خۆی دەگەڵ ئەو دەوڵەتەی یەکسەرە کاتەوە. بەڵام هەر ئێستا کاتی ئەوە هاتووە کە کۆمەلگا دەبێت خۆی ڕێک بخە بە ژن و بە پیاوە، بە دانیشتجوو و دانیش ئاموز و مامۆستا و کرێکار و لە هەموو بەشە جۆبەجۆرەکاندا. ئەمەش ئەرکی سەرشانی هەسووڕاوان و ڕابەران و فعالینی مەدەنیە لە هەموو بەشەکاندا. بەڵێ من پرسیارێک نەماوە هاوڕێگە لای زۆر سپاس بۆ ئامادەبوونتان لەم بەرنامەیە. منیش هەر بەوەندە بەسەنەدە دەکەم هیوادارم سەرکەوتوو بن، هیوادارم بەنامەکەمان جێگای ڕەزامەندی بینەرانی خۆشەویست. بەڵێ بینەرانی خۆشەویست، بەم جۆرەش گەشتینە کۆتایی بەرنامەی ڕوانگەی ئەم هەفتەیە. هیوادارم کە بەدڵتان بێت. تا دیدارێکی تر ماڵەوە.